خۆشەویستان چاو یەکێکە لەو ئەندامە هەرە گرنگانەی کە خۆی پەروەردگار بە مرۆڤەکانی بەخشیوە. کەسانێک هەن کە نابینان و خۆی پەروەردگار ئەو نیعمەتەی پێ نەداونیان لە تەمەنێکە بار هۆکارێ بێ پێشتر بینیوانە دواتر نابینا بوون. ئێمە ئەمڕۆ باس لە کێشەکانی تەندروستی چاوەکەین بە تایبەت کزی چاو. بزانین چۆن چاوکزی دەستنیشانەکرێ، هۆکارەکانی چین، چارەسەرەکان چین، ئەو خواردنانە کامانن کە دەبێت ئێمە خۆی لێ بپارێزین، یا ئەو خواردنانە کامانن کە دەبێت ئێمە زۆرتر بیخوین بۆ تەندروستی چاومان ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ کاریگەری باشی هەیە. هەروەها کۆمەڵێک بابەتی دیکە کە پەیوەندی بە ژینگەوە هەیە، وەکو ئاو و هەوا، شێداری وشکی هەوا، شوێنی کارمان یان ئەو خۆڵبارینەی کە ناوە لە هەرێمی کوردستان ڕوودەدات، ئەمانە تا ئاستێک کاریگەریان هەیە لەسەر چاو. بابەتێکی دیکە کە زۆر گرنگە ئەو ئامێرە زیرەکانەیە کە ئێستا لە بەردەستمانە هەن، هەر لە منداڵەوە تاکو گەورە بزانین بە تایبەت لەسەر منداڵ کە بە بەردەوام لە بەردەستیان هەیە چ کاریگەریەکی نەرێنی بەجێهێڵێ. ئەم قسانە ئەم تەوەرەیە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر میران حەسەن پسپۆری نەشتەرگەری و نەخۆشیەکانی چاوەکەین کە بە سوپاسەوە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان میوان کاکتۆر بەخێر بێ. خۆش بیسپاس بایتان باش، بانی بینرایش باش. دکتۆر ئەگەر لەوە دەست پێ بکەین چۆن بزانین خۆمان لەم تەمەنەیە یان منداڵەکەمان هەر لە تەمەنی منداڵیەوە چاوی کزە، یعنی نیشانەکانی چاوکزی چین، چۆن هەست بکەین من یان منداڵەکەم چاوی کزە؟ بە شێوازێکی گشتی لە مناڵە تۆزە ئەستەمە تۆ بزانی چاوی کزیانە. ئێمە دایمن بە نەخۆش ئەڵێن چۆن بزانین مناڵەکە و چاوی کزە. یەکەم خاڵ بۆ ئەوانەی کە باوک یا دایک چاویان کزە دامن ئەڵەم مناڵەکانە ئەگەر هیچ کێشەیەکیشی نەبێ تۆ لە 4 ساڵیەوە ساڵی جارە فاسی بۆ بکە. کاتە بۆ ماوەی ئەوان بۆ ماوەی نییە مڵین تۆ جینێک هەیە لە باوکەکە هەیە ئەچێتە ناو مناڵەکەوتە 100% مناڵە هەیە. بەڵام ئەگەری زۆرترە ئەگەر باوک یا دایک چیان کز بێ بێگومان ئەگەری ئەو مناڵی ئەو چای کەس بێ لە یەکێک کە باوکو دایکی چایان باش بێ زیاترە. لەبەرەوە تۆکەم خۆ چاو کزە خێزان چاو کزە باشتر وایە مناڵەکە لە 4 ساڵیەوە ساڵانە فحسێکی بۆ بکەیت. لەبەرەوەی لە مناڵە دەستنیشانکردنی چاو کزی و پێزانی زۆر گرنگە. یعنی لە گەورەیە تۆ بزانین چاوی کزە بەس ئەوەنە شتەکان بە سافی نابینی بە تەڵخی نابینین. بەڵام لە مناڵە ئەگەر بەس کێشە هەست پێکردن نییە. مناڵە چاوی کز بێ بە تایبەتی ئەگەر چاوێک لە چاوەکەی تر کز بێ ئۆتۆماتیکی مێشکی ئەو کەسە گرنگی بەو چاوایە کە سافترە بینێ. ئەو بەشەی کە پرپرسیارە لە مشک لە پشتەوە لەو چاوی کە باش نابینێ وردە سستە بێ ئەبێ بە تەمەڵی چاو. ینی ئەو کەسە دوایە بە تەمەنی 25 ساڵم چاوم نابینێ. یەک کێشەی نییە و چاوی، بەڵام ئەو خانانی بەرپرسن لە کۆنتترۆلی ئەو چاو لە ناو مێشکە لە مناڵۆ سست بوون. لەبەرەوە دەستنیشانکردنی کزی چاو و چارەسەرکردنی لە مناڵە ئەوە شتێکی زۆر گرنگە و بەڕاستی مەجایتیان نییە. بۆیە بە دایک و باوکەڵێن ئەگەر چاویشی کز نەبوو مەسەن دایک و باوکەکە ئەتوانین دایمن چی پێ لە 6 ساڵیەوە کە ئەچێ بۆ مەکتەب. ئێستا خۆشحاڵانە پشکنین هەیە لە مەکتەبەکان، بەس تۆ توانیم چی بۆ هەر شوێنێک کە پشکنینی تیا بێت هەموو خەسخانە حکوومەکان تیانەتی بەبێ بەرامبەر مناڵەکە تەبەی لە 6 ساڵی مەسەن تا 9 ساڵی ساڵی یەک جارە باوەڕ ناکەم لە کاتی کەس بگرێتەوە ساڵی یەک جار دەدەقەبەی بۆ مناڵە پشکنینێکی خێرای چایی بۆکەی باش بوو کێشەی نیە و تاڵ. باشە دکتۆر پشکنینەکان چین؟ ینی ئەگەر بۆن ئەمە وتمان مناڵەکە دایک و باوک زیاتر بەرپرسیارەتی ئەوان هەیە کە مناڵەکە بەرن، بەڵام بۆن لە گەورەشە ئەگەر خۆم هەستم پێ بکە ئەو کاتە دکتۆر ئەبێ چی پشکنینەکەم بۆ بنووسی؟ ئێمە زیاتر ئەوەی ئاراستەکانمان کرۆ بۆ سەرەوەیان بۆ خوارەوە. یەکەم پشکنینی ئاراستەکانە باوترین هۆکاریش بۆی کە مەسەن تۆچی بۆ ئاراستەکان و نەیبینی ئەو کزی چاوەیە کە کێشەیەکە لە گەشەی گلێنەکەیە. ئێمە کە دامن کە ئاڵێن لە کێشەی گلێنەکە ئەو شتە باوەی خەڵکاوە سەینە سەر و بابەتە یا دووربینیان نزیک بینیە. دووربینی ئەی نزیک باش نابینی، کاڵی نزیک بینی ینی دوور باش نابینی. تۆ ئەوە ئاکەی پشکنینێکی کۆمپیوتەری بۆکەن، پشکنینی گلێنەکەن، پیشانیان لە گلێنەکەم سەن ئەوەنە دەرەجە هەیە بۆ نمونە بە چارکە چاکە بێ. تام قۆناغش پێویستی بە پزیشک نییە. ئەمە زۆر کەس ئەمەی هەیە. من دامن ئەڵم چۆنە خەڵک ئەتوانین بکەین بە دوو بەشەوە، بۆی بە نەخۆشەکان ئەڵم ئەمەی تۆ نەخۆشینە ئەتوانین بکەین بە دوو نەخۆشەوە بە دوو بەشەوە شەیە گشتی. هەنێک کەس هەیە بە بێ هیچ یاریدەدەریەک
6/6 ئەبینێ واتە ڕێژەی بینینی زۆر باش هەنێک کەسی تر هەیە هەر 6/6 ئەبینێ بەڵام پێویستی باری لە دەرێکە ئایا عینەکە چاویلکەیە بڵێن چاویلکەیە هاونی چەسپاوە لەیزەرە نەشتەرگەریە عەدەسەی سیرەکە هەر شتێک بێ بەڵام لە کۆتایە ئەم کەسەش بەم یاریدەرە یا بە ئیشە کە پزیشکەکە بۆی ئەکا ئەبێتەوە 6/6 کەواتە من دامێ دەڵێم هەردوو گروپەکە کەسێکی ئاساین کێشەکە لەوانەیە کەچان نابێتەوە 6/6 باش دکتۆر ئێمە کە چینە نەخۆشخانەیان بۆ با بڵین منداڵیش تەنانەت و گەورەکانیش بۆ مۆڵەتی شۆفێری ئەوی کە ئاڕاستەکان حرفەکان بۆ کوێ بۆ چۆنیە هەر بەڕاست ئەمە بابەتێکی دقیقە لە وڵاتانی پێشکەوتوو ئەم جۆرە پشکنینە ماوە یا تەنها بە کۆمپیوتەر ئەم پشکنینە ناکرێت ئەوەستاندەرە ئەو جۆرە فەحسە پێوترێ سنێڵن چارت جۆری هەیە لۆگمار هەیە سنێڵن چارت هەیە مجموعەیەک شت هەیە سەن لە وڵاتی ئێمە وەکو سیستمێکی ئینگلیزیە ئەوە ستاندەرە ئەو طبعاً بەس کە تۆ ئەو ئیشارەتان نابینی هەنێکە لە مناڵەکەم لە ماڵەوە شتێکی بۆ دانم لە 3 مترەوە و پیشانیم و ئەیسانیەوە غەڵەتە لەبەرەوەی ئەو ئیشارەتین تۆ باسیەکەی هەمووی بەحساباتە ئەو مەسافەی کە تۆ لێی دانیشی لەگەڵ قەبارەی ئەو قەبارەی ئەو پیتە یا ئیەکانوی بۆ سەرەوە خوارە ئەوانە ئەوە هەمووی حساب کراوە لەبەرەوە شتێکی ئاوانیە ناتوانانی خۆ لە ماڵەوە ناتوانێت لە ماڵەوە بکەیتکەوە حساب کراوە اینجا جۆری هەیە سا هەمووی بۆ بە شاشەی کۆمپیوتەری بەڵام ئەو وەرەقانەی کە ئەیبینی جۆری یا جۆرێکی هەیە لە 6 مترەوە یاخۆ دەگەر جۆرێکی ببینی 3 متر دانیشتووی بەڵام لە پشتەوە ئاوێنێکە لە پێشوێ چکە ئەو تیشکە کە ئەڕوا بۆ ئاوێنەکەەوە یەتەوە 2-3 مترێ بڕێ ئەبێتەوە بە 6 متر یعنی ئەمە فیزیایکی تەواوە لەبەرەوە ئەو ئیشارەتانی کە ئێمە بینین هەمووی حسابی بۆ کراوە یعنی ئەوان لە خۆنی ئەڵێم ئەیبینم چای داخم ئەمایان باشە ئەمان بینێ بەڵێ ئەتوانی بە شێوازێکی گشتی بە تایبەتی زۆربەی ئەوانی کە لە سەر و چلەوەن ئێمە نەسیحەتیانەکەین هەموو سێمانجارێ ئاوا بکە فەرق بینی جیاوازەیە کە بینی لەو بینە سەردانی چارکەساز یا سەردانی پزیشکە بەڵام ناگەێنێتەوە بڵێ ئەمەم کزەوە ئەوەنە دەرەجەکەیەتی و ئاوای باشە دکتۆر باست لەوە کرد نزیک بینیمان هەیە و دووربینیمان هەیە یان ئەگەر کێشێتیا بوو بەس ئایا جیاوازی هەیە لەو بینینە کە بە بەهۆی تەمەنەوە دروست ئەبێ ینی کەسەکە تەمەنی بەسەر چووە ئیتر بەرەبەرە چاوکزی بۆ زیابێت ئەو چاوکزێکی ترە ئەوە بە شێوازە گشتی ئەتوانین جۆرەکانی باسکی باوە ئەوەی کە باوە کە خەڵک ئەڵێن کە کێشەکە لە ناو گلێنەکەیە دامێن کاڵم کێشەکە ناو گلێنەکە کێشە لە گەشەی گلێنەکەیە گلێنی هەموو کەسێک ئەبێ خڕێکی تاو بێ هەنێک گلێنە هێلکەیە هەنێک گلێنە هەیە لە هەنێ شوێنە تەوان کە منواڵم بە چاو نایبینی هەمووی بە مایکرۆمیتەر ینی 1/1000 میلیمتر تۆزە خواریتیایە باوەکان توان نزیک بین و دووربین هەنێ خەڵکە لە نە من یا مناڵەکەم چای کەس نییە نەخۆشی ترمانە چیمانە ئەستیگماتیزمان هەیە ئێدا من بە نەخۆش هەڵم ئەمێن لێرە بە بینەری عزیز بڵم دووربینی و کەسبینی و جۆرێکیش لەم دووربین و نزیکبینە ئەستیگماتیزمە هەمان قاڵ بۆ کۆوانە بەس فەرقی ئەستیگماتیزمەکە لە چیە ناڕێکەیە لە گلێنە کە تۆڵی دووربینی کەواتە تۆ دوورە بینی تیشکەکان ئەمە بڵین ئەمە تۆڕی چاوە ئەچێتە سەر تۆڕی چاوەکە ناچێتە سەر تۆڕی چاوەکە دووربین ئەچێتە پشتێەوە نزیکبین لە بەردەمیان فۆکەسەکە بەڵام ئەستیگماتیزم چییە بە دوو شێوازیت بەشێکیان لێرە فۆکەسەکە بەشێکیان لێرە یا بەشێکان لە پشتەوە بەشێکیان دواوە ئەمە پێوتێ ئەستیگماتیزم تو شتەکە بینی بەس تەڵخە گۆشەکانی نابینی شتەکان چۆتە یەکەوە ئەمەش هەرچێتە هەرمان قاڵ بۆ ئەمانە زۆربەی زۆری خۆشبەختانە بە چاویلکە چارەسەرەکرێ ئەمە جیاوازە لەوەی کاری لە تەمەنا دروستە بێ هۆکاری ترمان هەیە بۆ کەسبینی کە تۆڵی چاوەکە نابینێ ئەمە یەک سیستمی کاملە لە مگلێنەوە بۆ ڕەشێنەکە بۆ هاوێنەی چاواتە عەدەسە بۆ تۆڕی چاو بۆ شتەی شوشەی بۆ ئەو دەمارە ئەو عەسەبە بڵین ئەو عەسەبەی کە ڕەبتی چاوەکاکە بە مێشکەوە کە بەناو مێشکە ڕاتە مێشک تا سنتەرەکە ئەمە سیستمێکی کاملە بەم سیستمەکە هەمووی پێکەوە ئیشکا بووی تۆ باش ببینی خەلەلەکە لە هەر شوێنێک کابێ لەمانە تۆ نابینی لە پیرە هۆکار زۆرە بەڵام باوترینی ئەوەیە عەدەسەی چاومان وردە ئەو توانای خۆی لە دەستەیات کە خۆی پاکاتەوە و بە شەفافی بمێنێتەوە وردەوەتە ڕەنەکەی تێکەچەوەی کە خەڵک پێڵن ئاویسپی و نەخۆشیەکی زۆر باوە ئەوی خۆشبەختانە ئێستا بە نەشتەرگەری چاکەکرێ و
کەسەکە بە تۆ بەشش باش بابێنە سەر ئەو یاریدەرانی بۆ چاو جەنابەت باست کرد لە ینی چاویلکە لە عینەک لە عەدەسە لە نەشتەرگەری ئەمانە چ کاتێک بڕیار ئەدرێ کامەیان باشە بۆ چارەخوازەکە بۆ نەخۆشەکە یعنی ئەکرێ هەموو کەسێک بە عینێک کێشەکەی چارەسەر بێ یان بە نەشتەرگەری یان بە عەدەسەی چەسپا یان بە لێزەر بەڵێ یان ئەمانە نا هەر بۆ تەمەنە و بۆ جۆری نەخۆشی چاو هەریچ لە ئەمانە تایبەتمەندی خۆی هەیە بێگومان لێرە ڕۆڵی پزیشک دەورە بینی وەکو ئێستا پێش تۆزە باسم کرد هۆکارەکانی چاوکزی زۆرن باوەکەیان ئەوەیە کە گلێنە باسمان کرد دووربین و نزیکبین و ئەستیگماتیزم ئەوە زۆربەی زۆری بە چارەکە چارەسەرەکرێت بەڵام تۆ هۆکاری تر هەیە کەسەکە مەسەڵەن بۆ نمونە تووشی ئاوی ڕەشەبەز و زەختی چای بەرزە بێتەوە کاریگەری لەسەرێتەوە بە نەشتەرگەری بۆ بکەی کێشە وەکو وتمان تووشی ئاوی سپێ بێ عەدەسەکەی هاوێنەکە ئەوەی خوای گەورە پێی بەخشیوە تەڵخە بێ بە تۆ لای بێ و هاوێنێکی دەستکردی بۆ دانی کێشەی ترمانێ هەیە نەخۆشی تۆڕەی چاوی تووشە بێ بە نەشتەرگەری تۆڕەی چاوی بۆ بکەی نەسیفی شلەی شوشەی بۆ بێ پاکردنەوەی بۆکەی بە هەنە جۆرە نەشتەرگەری یا دەرمان بێگومان هەرێکە و بە پێی هۆکارەکەی فەرقەکە بەڵام لەم 25 ساڵە جۆری چارەسەرەکان زۆر فەرقی کردەوە ئێستا بۆ نمونە دا من خەڵکە لەم بۆ لەیزەر زۆربەی زۆری ئەوانەی لەیزەریان کردووە لە 2000ەکانە تا 2010ەکانە بەڕاستی هینێکی باشیان نییە بە یعنی باش باسی ئەو لەیزەرە ناکەن فیدباکێکی باشیان نییە بینە تێبم فیدباکێکی باشیان نییە بۆ مندام من نەخۆشەڵم فڵان کەس کردو دەڵم کەی لێرە تەکنەلۆژیا دەورە بینێ بەڕاستی ئەو لەیزەرانی ئەو زەمانە وەکوی ئیستە نییە ئەوەی ئیستە زۆر باشترە زۆر دەقیقترە و ماکەکانی کێشەکانی کەمترە هەمان شێواز بۆ عەدەسە ئێستا بابەتی عەدەسە باسیەکەین جاران نەخۆش بەس عەدەسەیەکی کردە چاوی بە تەقەڵ بوو بەس دوورێ بینی دوای پێویستی بە عینەک بوو لەبەرەوەی تۆ تەقەڵەکان تووشی ئەستیگماتیزمێکە لە گلێنە کێشەی زۆر بوو ئێستا نەتەقەڵێوێ چارەکە کەم ترێوێ و عەدەسەی زیرەکی بۆ دانی دوور و نزیک و وەسەتە بینێ لێرە تەکنۆلۆژیا زۆر دەوری بینیوە لە جۆری چارەسەرەکان و زوورترین کات نەخۆشەکە بگەڕێتەوە سەرکاری ئەمە بزانین لە وڵاتانی دەرەوە گرنگترین شت بەلایەنەوە چییە؟ گرنگترین شت بەلایەنە ئەوەیە ئەم نەخۆشە بە کەمترین کات بچێتەوە سەر ئیشەکەی لەوێ ئیش زۆر میمە کەمترین کات تۆ ئەم نەخۆشە بینینی بۆ بگەڕێنیتەوە کێشەی نەبێ بۆی بچێتەوە سەر ئیشەکەی باش عەدەسەی زیرەکت باس کرد عەدەسەی زیرەک چییە گەر کەسێک زانیاری نەبێ ئەمە بیستومانە هەندێک عەدەسەمان هەیە کێسە و چاوکزی بەس ئەوەدا ئەمرێتەوە بەڵام ئەوەی کە لە پزیشکیا بەکارێت و بۆ چاوکزیە بێت کامەیە پێشە شتێمە ڕوونکردنەوە بم ما تا ئێستا لای خەڵکی ئێمە ماوە کە مەسەڵەن بۆ تۆڵی نەشتەرگەری و بۆ ئەەکەم خەڵی نەشتەرگەری گەورە عەدەسە و بۆ دانێم ئەم عەدەسەیە فەرقی هەیە زۆر جیاوازە لەگەڵ ئەو عەدەسەی کە خەڵک بەیانیانەی کاتە چاوی شوان ئاواکە دەرێن ئەویان بۆ جوانکاری زیاترۆنیە چاوکزی هەیە بەڵام ئەو عەدەسەی کە ئێمە ئەڵێن بە نەشتەرگەری بۆ دانین ئێمە ئەم بەشەی سەرەوەی گلێنە ئەوە کونێکی بچووکی تێکەن ئاتە 2.6 ناگاتە 3 میلیمەتر 2.8 میلیمەترە میلیمەتر زۆر کەمەگە بڵین ئەلێەوە ئەچیتە ژوورەوە لەو بیلبیلە ڕەشەوە عەدەسە خوایەکە ئەلێەوە دەرەهێنی هەروەکو گسکێکی کارباوە پاکێکی تۆ دەرێنی ئەلێەوە ئەو عەدەسە بچووکە بیتە ناوە خۆی قەی کراوە هەر بڵێن لە شەریکەوە قەی کراوە ئەخەیتە ناو ئاوا کرێتەوە لە ناو چاوەکە چێتە پشتی پشتەوە نامن بۆیە بە نەخۆشحاڵم ئەڵێ چێژ لێنم پشمە بەدەم ئاگر نان بکەم ئەمە پەیوەندی نییە ئەگەر ئەم ئاگرە توانێ عەدەسێ بسووتێنم پێش ئەوە چاوتی سووتانەوە تا ئاگاتەوە عەدەسێ لەبەرەوە فەرقی کاتەوە عەدەسەی زیرەکە ئەوە عەدەسەیە بە شێوازی گشتیە کاڵێ عەدەسەی زیرەک ئەم عەدەسە ستاندەرەی تاجاران هەبوو چۆن بوو یەک پۆینتی فۆکەسی هەبوو واتە ئەو شتانی کە لە دوورەوە ئەو بینی فۆکەسی خستە سەر شەبەکەی چاوە مە چاو نییە عەدەسەکە لێرە ئەو تیشکانەیە فۆکەسە خاتە سەر تۆڕەی چاو بەس دوورەکان بۆ شتی وەسەط مام ناوەند وەشتی نزیک لە بەردەمتا ئەو عەدەسەیە نەیەتوانین لەبەرەوەی یەک پۆینتی فۆکەسیە تۆ مەجبور ئەو نەخۆشە چۆ عینەکێکی نزیکی بەکارهێنا بۆ شتی نزیک بینێ و شتی وەسەتیش مام ناوەند تۆزێ لێڵ بوو ئەم عەدەسە تازانە دەمەڵم خۆی پێوترێت ترایفۆکەڵ بە عەرەبی پێوترێت ثولاثی البؤر واتە یان چی یعنی 3 پۆینتی فۆکەسی تیان ناو عەدەسەکە خۆیە کە سەیری شتی دوورەکەی
پوینتێکی تیا فۆکەسێک خاصە تۆڕی چاو شتی وەسەد بە شێوازێکی تر فۆکەسەکە شتی نزیکیش فۆکەسەکە ئەم عادەسە تازانە خۆشبەختانە دوای ئەوە نەخۆش پێویستی بە عینەک نابێت دوور مام ناوەند نزیکە بینێ کێشەکەی دامن بە نەخۆش هەڵم من کێشەکەی چییە تۆزە گرانە مام دامن بە نەخۆش هەڵم ئەمە تەکنۆلۆژیەکی زۆر تازە ئەمە پێش 10 ساڵ زۆر گران بوو و هەر لە وڵاتەشان نەبوو ئێستا زۆر ئاسایی دەسەکرد بەڵام زۆر باشە تقریبان ئێستا لە هەموو جیانە ڕووبەرەوە ئەوە ئەکرێ کە خەڵک عادەسەی زیرەک دانێ عادەسەی زیرەکیش یەکەم جار بۆ ئەوە هاو بەس بۆوانی کاوی سپیان هەیە ئاو سپەکەی لابێ ئەم عادەسە دەستکردە زیرەکە دانێ ئێستا عادەسەی زیرەک لە هەنێ حاڵەتە ئەتوانین بۆ نەخۆشانی دانین کەیان کێشەی سپیان نییە بەس کێشەی عینێکی دوور و نزیکیان هەیە بۆ ئەوانەش نتوانین بە نەشتەرگەری بۆیان دانین بۆی لەو دوو عینەکە نەجاتان هەر بە نەشتەرگەری وەکو عادەسەکەی تر دەئەنرێت بەڵێ هەممان شێوازی نەشتەرگەری کۆنی ئاویس پێ پس فەرق لەو عادەسەیە کە دایەنی باشتر عادەسێ بۆ مەدە الحیاتە ئەویش با بڵین کاتێکی دیاریکراوی هەیە یەک جار داونا باش بینە سەر لێزەر دکتۆر لێزەر تەمان شتێکی جوان بووتەوەی لە 2000ەکان هاکردوێتی زۆرێکان لی بپرسە لی ناڕازین ئەسەر ئەگە بە خەڵک ئەڵە وڵی لێزەر مەکە من کردم ئیسفادەم لێ نەکرد کابێ ئەوە فەرمووت جیاوازە لەوەی ئێستا هەیە بەس بام پرسیارەکە بۆ شێوازە لێ بکەم لێزەر بۆ هەموو تەمەنێک گونجاوە هەر لە مناڵیەوە تا بە ساڵا چوو ئەوەش گۆڕانکاری تەکنۆلۆژیا ئێستا من کە نەخۆش بێت لەیزەری بۆ بکەم بە شێوازێکی گشتی لەیزەر بۆ نەخۆشێک ئەکەین لە 18 ساڵ ئەگەر بۆی گونجاتەوان دوای پشکنینەکانی بۆ گونجا هەموو شتێکمان بۆ کرد لەیزەر بۆ کەسێک ئەکرێ لە 18 ساڵەوە تا 40 بۆ 45 تقریبا لەو بینەشا تا 45 بۆی ئەکرێ بە شەرتێک هەموو میمتینشت هەموو پشکنینەکانی بۆ کرێ ئۆکەی بێ و گرنگترین مەرج لە لەیزەرە ئەوەیە ئەو کەسە دەرەجەی چاوی وەستا بێ چکە دایمەن ئەڵێن یەکشت بە نەخۆشەڵێن کە من لەیزەرە بۆ ئەکەم ئەم لەیزەرە بۆ ئەوە نییە ئیتر هەتا چاوی تۆ بوەستێنێ لە گۆڕانکاری من 2 دەرەجەم هەیە بۆن منە لە چاومە ئەم لەیزەر بەس ئەم 2 دەرەجەی ئەمڕۆ چاکە ئەم چاوردە لە گۆڕانکاریە بوو نیوی تری تێ دروست بوو 3 ڕۆبعی تازەی تا دروست بوو ئەم لەیزەرە پەیوەندی بۆ 3 ڕۆبع تازەوە نییە ئەو 3 ڕۆبع تازە بە چارکی بۆ بکەی بەر ئەوە مەرجەکە ئەبێ ئەم چاوە خوار 18 ساڵ گونجاو نییە بە هیچ شێوەیەک لەبەر چاو لە گۆڕانکاریایە من خۆم بە نەخۆشەکان مەڵم ئەلمیەن لە 18ەوە ئەبێ بەس داماڵم بە قسەی منەکەی لە 20ەوە بیکە لە 20ەوە تقریبا گونجاوە پاشترین کاتی ڕبڕین کاتی زێڕینی 20 بۆ چلە بەڵام 18 بۆ 45 شەکرێ جاران بۆ نەخۆشانەکرد لە 50 بەس کێشەکرد لە چیایە کە تۆ بۆ ئەو تەمەنانەیەکەی لەیزەر بەس دوورەکە بۆ چاکاتەوە چکە ئیش ناکات لەسەر عادەسەی چاو بەس لەسەر گلێنە ئیشەکە سووتانی گلێنەیە من بە یەکێکەڵم 47 ساڵە لەم لەیزەر بۆ کەم ئەگەر حەسکەی ئەمە شتە زانستیە بەڵام یەک عینەکە فرێ یاخود تۆ کەسێکی نزیکبینی دوور نابینی عینەکی بۆکەی بۆ نزیک لە بەروی چاوە عینەکەکە لابێ سێ نزیکەکەکەی 47 ساڵی لەیزەرە بۆ بکەم بەڵێ دوورە سافە بێ بەڵام و کاتە عینەکێکی تازەتەوە بۆ نزیک بۆیە لێرە لە دوای 45ەوە ئێستا عادەسەی زیرەک وردە بە تایبەتی لە دوای 50 وردە خەریکە شوێنی لەیزەرەگرێتەوە بۆ ئەو کەسانی کە دوو عینەکیان هەیە و تەمەنی 53 ساڵە عینەک فرێ بە تۆ لەیزەری بۆ بکەی یەک دانیانی بفرەی ئەوەی تیانەبێنێ خۆشبەختانە سەعادەسەی زیرەکەم ئەم شێوەی گرتوتەوە پرسیارە گرنگەکە ئەوەیە پەیوەندی چاوکەزی و شاشە چییە؟ ئەوەی کە زۆر باسەکرێ ئەڵەن کاریگەری هەیە بە شێوازێکی گشتی کە تۆ ئەڵێن شاشە دوو شتەیەکە لە شاشەیە کاریگەری بەسەر چاو یەک ئەوەی کە بەس لە شاشە هەیە ئیشی نزیکانیە ئەو تیشکەشینانی لە شاشەکە ئەمانە بۆ ماوەیەکی زۆر عەزەتی تۆڕی چاوەیە بشێوە شتی نزیکیش اینجا با بڵێن شاشە کە تۆ زۆر سەیری نزیکەکەی تا ئێستایەک لای نەبۆ تۆ بە توێژینەوە بەڵام ئەڵێن کە تۆ زۆر نزیک سیر ئەەکەی ئەم چاوە زۆر سێری نزیکەکە سپازمی ئازەڵەکان دروستە بێ ئەڵێن وردە لەوانەیە ئەم چاوە بکشێ چی بۆ دروستە بێ دەرەجەی ناقسی بۆ دروستە بێ واتە ئەوانەی کە نزیک بینن ئەو کەسانە وایان لێت دەرەجەیان بۆ دروستە بێت دووریان تەڵخە بێ نزیکیان باشە بێ پێویستیان بە چاویلکا بێ بەڵام بەڕاستی
ئێمە باسی شێوازێکی زانستی بکەین هەتا ئێستا 100% یەکلایەنە بۆ تۆ یەکلایەنە بۆ تۆ کە ڕاستەوخۆ شاشە تۆ چاوکزی بۆکە بەڵامەوە یەک لاو بۆ تۆ شاشە خراپە شاشە هۆرمۆناتی مێشک تێکەیە وەکو میلاتۆنین و ئەوانە خەوتێک ئەیە تەرکیزی تۆ تێکەیە وشک بوونەوەی چاوەکە تۆ چاو ناتروکێنی سەرێشاکە کێشەی ملەکە شێواز سەرکردنەکەی کێشەی زۆرە بەڵام ئەوەیان 100% یەکلاین نەبوو تۆ دەستخۆش کاتمان نەما بەزم دوو پرسیار تێگەڵ کێشەکەم بە سەلیقی خۆت بە کورتی وەڵامان بەرەوە کەوتر لە خولەکێ خێلی و چاوکزی چ پەیوەندێکیان بەیەکەوە هەیە یەک دوو باشی کەش و هەوامان کرد هەوای وشک هەوای شێدار سارد گەرم تەپوتۆس ئەمانە چ کاریگەریەکی نەرێنیان خۆڵبارین وانە بەڵێ لەسەر چاو هەیە ئەو دوو پرسیارە خێلی ئەبێتە هۆی چاوکزیژە بێتە هۆی خێلی ئەم دوانە یەکتی ڕاکێشەیەکی مەسەرم بۆ مناڵێک چاوێکی کز بێ وەکو وتمان مێشک ئێمالێکە ئەو چاوە کۆنتترۆل ناکە کە ئێمالی کرد ئەو چاوە تۆ لە ئاراستە دەرەچێت تۆ بەس بە مەسێرەکەی تەرەمە وردەوە لە یاچێتە دەڕۆ یاچێتە ناوەوە ئەمە چاوکزیەکەی کە خێلەکەی بوو بەعکسەوە گەر تۆ مناڵەکە کێشەیەکی باڵانسی عەزەڵەکانی هەبوو چایەکی بەرەو دەرەوە ڕۆیشت یا بەرەو ناوە ڕۆشت مێشک گرنگی بە چاوەکەی ترەیە چاوردەوردە مە تەمەڵە بێ و کزە بێ ئەم دوانە یەکتی ڕاکێش سەبارەت بە کەشەوە کەش و هەوا ئەم خۆڵبارینە بەڵێ بۆتە هۆی حساسیەتی چاو بەڵام ئەوکو باسمان کرد لەم وەرزەیە خۆی وەرزی بەهارە حساسەتێکی زۆر هەیە ئەم خۆڵبارینە هاتووە بەسەریا نەخۆشێکی زۆر کێشەی ئەم سوربوونەوەی چاو ئاوکردن و خوڕانێنێ زۆر بەڕێز دکتۆر میران حەسەن سپۆڕی نەشتەرگەری و نەخۆشەکانی چاو سپاس بۆی لەم تۆڕێ لەگەڵمان توانی بێتمان بە پرسیارەکانی ئێمە وەڵامەکانی جەناب سوودێکمان ببینەرگیان بێت